سەبارەت بەم ڕەوشەی کە ئێستا لە عێراق هەیە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕست فەرهاد عەلاءالدین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق لە ڕێگەی سکایپەوە لە لەندەنەوە لەگەڵمان دەبێت. کاک فەرهاد ئەم کاتتان باش. ئایا باش زۆر سپاس. ئایا پەرلەمانتاری تر یاخود کەسانی تر دێن شوێنی ئەم پەرلەمانتارانە دەگرنەوە یان ئیدی پەرلەمان هەڵدەوەشێتەوە؟ پەرلەمانی تر دەبی بە جۆری یاسا پەرلەمانی تر کە و کەسانەی کە لە دایرەی انتخابی کە دۆڕاون یا خود دەتوانێت ناویان بڵێن احتیاط ئەوانە جێگەی ئەو کەسانە دەگەڕنەوە کە واز لە پەرلەمان دەهێنن لەبەر هەرۆ کارێک بی ڕەنگە قانونی انتخاباتی 2010 وازەحە کە پەرلەمانتار جێگەی خۆی لەدەست دەدا بە مردن بە ئیستیقالە بە دەرکردن کۆمەڵێک بابەتی تر ئەو 73 پەرلەمانتارش کە ئیستیقالیان تەقدیم کرد ئیتر پرۆسەکە ئەوەیە کە ئەندام احتیاطەکان جێگەیان دەگرنەوە و پەرلەمان هەڵوەشانەوەش پرۆسەیەکی تایبەتی خۆی هەیە لە مادەی 64 دەستور کە پەرلەمان خۆی دەبی خۆی هەڵوەشێنێتەوە ئەوەش لە ئارادانیە لەو کات. زۆر باشە. کەواتە هەنگاوەکانی دواتر چی دەبن؟ چوارچێوەی هەماهەنگی هەوڵ بۆ پێکێنانی حکوومەتە داد، ئایا ماوەیەکی تر دیارەکرێ بۆ سەرۆک کۆمار هەڵبژێردرێت؟ دیارە ئەوڕۆ چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوەی خۆیان کرد و گوتیان کە ئەوان ڕێز لە بڕیارەکەی کوتلەی سەدری دەگرن و لە هەمان کاتیش کار دەکەن بۆ ئەوەی قانونی دەستوری و حقوقی دەستوری و تشکیلی حکوومەت و ئەوانە بکەن و گفتوگۆش لەگەر هەموو لایەنەکان دەکەن. ئەڵبەتەوان وەکو گەورەترین لایەنیشی عالەمەولا بە تایبەتیش کە 73 پەرلەمانتارە زیاتریش ئەندامەکانیان زیاد دەکەن. بۆیە لە پەرلەمان ئەوان دەتوانن کەەوە ببنە کوتلەی گەورە و ئیتر پرۆسەکەش ئەگەر بە بەشداری کورد و سونە بەڕێوە بچی ئیتر سەرۆک کۆماریش هەڵدەوژێدرێ و حکوومەتیش تشکیل دەکرێت. ئەگەر 73 پەرلەمانتری 73 پەرلەمانتاریان بۆ هات بۆ چوارچێوەی هەماهەنگی لەوانەشە هەمویان بۆ ئەوان نەبێت، بەڵام گریمان بۆ ئەوان بوو ئەگەر سونەکان و کوردیان لەگەڵ نەبێ دەتوانن هیچ شتێک بکەن. 73 پەرلەمانتارەکە هەمووی بۆ ئەوان نابی، بەڵام ئەوان من گوتم گریمان کوتلەی گەورە نەقینا، بەڵام پێویستی بە گریمان نیە. حقیقەتەکە دەزانین کە ئەوان ڕەنگە لەو 73 بە حدودی 25 تا 30 پەرلەمانتار بۆ ئەوانە، باقیەکەی زۆری مستەقیلین و گروپە بچووکەکانی تر ئەو پەرلەمانتارانە دەبن. بەڵام کورد و سنە مەسلحەتیان چێلەوەی کە بەشداری نەکەن و هیچ بڕیارێکی لەو بابەتەش نییە کە کورد و سنە بەشداری نەکەن. لێرە کورد خۆی ئەسڵەن دوو بەشە کە پارتی کە لەگەر هاوپەیمانی سیانی لەگەر سەدر و تەحەلوفی سیادە بوو، یەکێتی کە لەگەر ئیتاری تەنسیقی بوو و حیزبەکانی تریش کە نەچوونە هیچ بەرەیەک لەوانە و بەبێ لایەنمانەوە تا ڕادەیەک، بەڵام هەمویان بەشدارن لە بەڕێز فەرهاد مەبەستیمە زیاتر بۆ تەواوکردنی نیسابە، نەک بۆ ئەوەی ئادەستەکار بچێشنەوە. مەبەستم لەوەی بۆ منە هەڵبژاردننی سەرۆک کۆمار پێویستیان بە 220 پەرلەمانتارە. ئایا وەکو تۆڵە سەنەوەیەک وەکو هەرچێک بێ پێت وایە سونە و پارتی ئەگە کوردیش زیاب بکەین و لە یەکتری لەگەڵ ئەوانی ترەچنە دانیشتنەوە بۆ دیاریکردنی سەرۆک کۆمار؟ لێرە تو باسی مەسلحەی سیاسی تو باسی مەسلحەی سیاسی دەکەی. مەسلحەتی پارتی چیە لەوەی کە مقاطعی پرۆسەکە بکە یا چ موقفێک هەیە وای لێ بکاتن کە مەسلحەتی پارتی ئەوەیە کە دەیەوێت بۆ نمونە ڕێبەر ئەحمەد ببێتە سەرۆک کۆمار، لەوانەیە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ ئەو نەبێت. ئەوە دەبی مفاوەزاتی لەسەر بکە، بەڵام دەتوانی کە مقاطعی بکە، بەڵام سونە هیچ مەسلحەتێکی لەو بابەتە نیە. تەنانەت حەلبوسی خۆی زۆر نزیکەوە ئاگداری بڕیارەکەی و چەندین کۆبنەوەشی لەگەر ئیتاری تەنسیقی کردووە و خۆشی لە پرس کۆنفرانسەکەی کە لە عەمان کردی ئێمە بەرەو ئەوە دەڕۆین کە پەرلەمان پرۆسەکەی بەردەوام بی و پەرلەمانتارەکان بەشداری دەکەن و بەرەو تشکیلی حکوومەت دەڕۆین. باوەڕ ناکەم نە سونە و نە کوردیش، تەنانەت باوەڕ ناکەم پارتیش کە مقاطعی جەلسەکە بکەن
باقیەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کەوا پارتی و یەکێتی ئایا دەتوانن بگەنە نەتیجەیەک لە مەسەر مەسلەی سەر و کۆماریاننا یا خود سیناریوی 2010 دووبارە دەبێتەوە کە بدوو کاندید داخلی پەرلەمان بن ئەوە شتێکە کە دەبی لەو چەند هەفتە و مانگەی داهاتوو بڕیاری لەسەر بدرێ. باش ئەی سەدەڕیەکان ئاوا دەستەوەستانە بن؟ ئەوە لێرە بەڕاستی قسەی زۆری لەسەر ئایا دەستەوەستان دەبن یان نا ینی لە بدایەت معقول نییە کە ئەوان ئەو هەموو کارێکە کردیان ئەوە لە ناکاوێک لەسەر قاپێکی زێڕین ئەو هەموو ئینجازە تەسلیمی نارەکانیان بکەن و پلەی دەرچن و بچن کەنارگیر دانیشن بۆیە قسە زۆرە هەروە بە ئاسانی نابێ و بەردەوام دەبن لە معارەزە و ڕەنگە مەسلەی مزاهرات دەست پێ بکرێ و شت دەست پێ بکرێ بەڵام ئەوە هەر قسەی و تەخمیناتە هێشتا بەڕاستی بەڕای تۆ سەدەڕیەکان چیەکەن بەڕای تۆ سەدەڕیەکان چیەکەن؟ بەڕای من لە بیدایەت زۆریان پێ ناکرێ تەنانەت لەو باوەڕدانیم کە داوای خۆپیشاندانیش بکەن ڕەنگە لە بیدایەت وا بکەن کەواتە دەخۆل ناکەن پرۆسەکە بەردەوام ببی ئیتر تا ماوەیەکی ترت جاو ماوەیە ڕەنگە چەند مانجێک بی و دواتر ئەو کات بێن کە حکوومەتی نوێ تشکیل بوو ئەو کات معارەزەی خۆیان باشکراتر و بە زیاتر بێنە سەرخەت بەس باوەڕ ناکەم ئێستاکە بێنە سەرجادە و کە نێڵم پرۆسەکە بڕێوە بچی چونکە خۆیان براوەی گەورەی هەڵبژاردن بوون کە بڕیارێکیشیاندا ئینسیحاب بکەن ئەوە مەسلحەتی خۆیانە بینیویانە یا بڕیارەکە بینیویانە منطقیشی تێدا نابی لەوە زیاتر بکەن. حکوومەتێک پێک بهێنرێت بەبێ سەدەڕیەکان بەردەوامە بێت؟ بەردەوام بوون ڕەنگە بەردەوام دەبیت چونکە هیچ چارەسەری تر نییە بەدیلەکەی فەوزایە ئەو فەوزایش چییە نرخەکەی دەدا تۆکە ڕاستیەکە دەوێت بین ئەگەر بێت و مەسەلەن سەدرەکان سبینە بێنە سەرجادە و پەشێوی دروست بکەن پرسیارەکە دەبێت تاکەی و هەدەفەکە چییە؟ ئەگەر داوای انتخاباتی نوێ بکەی خۆ انتخابات پرۆسەی دابینکردنی انتخابات ساڵێک زیاتری دەوێت کەواتە لەو ساڵە هەر دەبی حکوومەت بەردەوام بی و کار بەڕێ بکرێ و مەسلحەتی ئەو خەڵکە دابین بکرێ ئەگەر بیانەوێ نیزامەکە بگۆڕن باشە دەیکەنە چ نیزامێک دەیکەنە ڕێئاسی کەواتە دەبی دەستور بگۆڕ یا خود دەستورە کارواز ینی ئەوەش هەر کاتی دەبێت بەڵام بینی ما خۆپشاندانەکان وایان لە مستەفا کازمی کرد کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدەن عادە لە عەبدولمەجید دەست لێ کار کێشایەوە کازمی هاتووی دی هەڵبژاردننی پێشوەختە دیاری کرا و ئەنجامیش درا. باشە سید عادل لە مانجی یانزەی 2019 ئێستیقالەیدا باڵێ انتخابات لە مانجی دەی 21 کرا ینی 2 ساڵی پێچوو ئێستاکە ژەگەر بێت و ئەو حکوومەتە تشکیل نەبی یا حکوومەتێکی تر بێ هەرسەچی لەو بابەتە هێشتا هەر ساڵێکی دەوێت ینی هەر لە ناحەی لۆجستی هیچ هەر بژاردنێک لە کەمتر لە ساڵێک زەحمەتە. باش هەموو حزبێک ئامانجیان دەسەڵاتە باشە بە سەدەریتەوە و بە چوارچێوەی هەمانجیتەوە بە هەمویانەوە ئامانجیان دەسەڵاتە پێتان وایە یعنی سەدری وا بە ئاسانی کە تموحی دەسەڵاتیان هەبوو چونکە بەر لە هەڵبژاردنیش دەیانگوت ئیدی سەرۆکوەزیران دەبێت لای ئێمە بێت پێتان وایە بەم شێوەیە ئەوها دەست لە کار بچێشنەوە خۆیان بێدەنگ بکەن و هیچ شتێک نەکەن وا بۆ چوارچێوەی هەمانجی بەجێ بێڵن؟ تەوەقوعەکان هەمووی ئەوەیە کە بەجێنێن بەڕاستی عەفوم کە نازانم گەڕم تۆزە گوشک بوو ئاساییە بە تەندروستێکی باش ئاوێک بخۆوە و ئیسراحەت وەرگرە و تۆیەک دەقە ئاساییە تەوەقوعەکان هەمووی ئەوەیە کەەوە وا بە ئاسانی وازی لێ ناینن بەڵام هێشتا کاتی دەوێت بۆی بزانین بگەینە بنج و بناوانی ئەو بڕیارەی کە دایان بەڕاستی. پێشبینیت بۆ داهاتووی عێراق چییە؟ ینی ئایا عێراق بەرەو ئیستیقراری دەچێت یان بەرەو ئاڵۆزی زیاترە چێت؟ وەڵا بە ئەکیدی
پەشێوی و ئالۆزیێکی زیاتر بەخۆ دەبینی چونکە ئەو عملیە سیاسیە بەو نوع بەو دژایەتیکردنەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە وا بە ئاسانی بەڕێوە ناچی و لایەنەکانیش بە سەراحەت لەسەر پرۆگرام و خزمەتکردنی خەڵک خلافاتیان نییە بەڵکو لەسەر سڵتە و پارە و بەشکردنی مناسبە کە زیاتر ئەو مەشاکلانیان لە بینە هەشمانگە انتخابات کراوە نەگەیشتونەتە نەتیجە سەبەبەکەشی ئەو سراعەیە ئەو سراعش بەردەوامی دەبی تەنانەت ئێستا خەتەرەکە ئەوەیە کە بستە سەرجادەش وە ئالۆزیەکە ڕەنگار وەکو خۆی بی بەڵام هەڵبەز و دابەزی دەبی و بەرز و نزمیەوە خۆیە دەبینی بە شێوەیەکی عام کاتی دەوێت تاوەکو استقرار دەکاتەوە جارێکی بەڵێ سپاس بۆ بەڕێز فەرهاد عەلادین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق کە لە ڕێگەی سکایپەوە لە لەندەنەوە لەگەڵمان بووی.